ئەو دەرکەوتنەی حەماس کە ئیسرائیلی شۆک کرد بۆچی تەل ئەبیب لە غەزە تووڕێ و هۆشداری دەستپێکردنەوەی شەڕ دەدات. دوێنێ کەتیبەکانی قەسام بە مانۆڕێکی سەربازی 4 بارمتە گیراوی ئیسرائیلی ڕادەستیە وڵاتە کردەوە. مانۆڕەکە کە بە بەشداری سەدان چەکدار ئەنجام درا ئیسرائیلی تووڕە کردووە و دەڵێت بۆ وروژاندنی ئێمە وایان کرد. هۆشداریش دەدا کە ئەگەر حەماس وا بەردەوام بێت شەڕ دەست پێ دەکاتەوە. ئەو دەرکەوتنەی هێزە سەربازیەکەی حەماس بۆتە جێی سەرنجی میدیا و چاودێرە جیهانیەکانیش کە چۆن ئەو هێزە بەو ژمارەیە لەو ماوەی شەڕەدا خۆیان پاراستووە و نەکەوتونەتە بەرهێرشی درۆن و فڕۆکەی ئیسرائیل. ئەو دۆخە ژوای کردووە لە ناوبردنی حەماس ببێتە مەحاڵ. بە پێی راپۆرتی ڕۆیتەرز لە ماوەی شەڕی سەرغەزە بۆ 15,000 چەکداری تر پەیوەندیان بە هێزە شەڕکەرەکانیانەوە کردووە. لە دەست پێشخەریەکی نوێ ترامپ داوای چۆڵکردنی غەزە دەکات. پاساوەکەشی ئەوەیە بە کەڵکی ژیان نەماوە. بەڵام بەپێی هەندێک سەرچاوە بۆ کۆتایی هێنانە بە حەماس وڵاتانی کەنداویش بە مەرجی کۆتایی هێنان بە حەماس ڕادەستکردنی دەسەڵاتیش بە مەحموود عەباس لە غەزە ئامادەن بەشداری ئاوەدانکردنەوەی کەرتەکە بکەن. بەڵام مانەوەی حەماس دوای هێرشە چڕوپڕەکەی ئیسرائیل سەپاندنی بەشێک لە مەرجەکانی بەسەر دانوستانەکان وای کرد لەو قۆناغەش غەزە پارێزگاری لە پێگەی خۆی لەو ناوچەیە بکات.